بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەر یەکبەیەکتاندا ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێ. بەڕێزان شادومانم لەگەڵ ئێوەی خۆشەویست و ئازیزدام لە بەرنامەی باس و خواست تەورەی ئەمڕۆمان مافەکانی ئافرەتە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. ئاینی پیرۆزی ئیسلام ئافرەتی بە نیوەی کۆمەڵ داناوە. وەکو خوای گەورە دەفەرمێت وأنه خلق الزوجين الذكر والأنثى. لە ئیسلامدا ئافرەت هاوبەشی پیاوە لە ئاوەدانکردنەوەی ژیاندا، دنیادا، گەردووندا. هەروەها هاوبەشە لەگەڵ پیاودا لە بەندایەتی خوددا بەبێ جیاوازی، لە یەکتاپەرستی و باوەڕ و ئیمان و پاداشت و سزا و هەروەها لە ئەرک و لە مافیشدا. لەو ڕێزانەی ئیسلام لە ئافرەتی ناوە بنچینەی پەروەردە لای ئافرەتە، واتە لە ئەستۆی ئەودایە و بنیاتی پیا و پاڵەوانەکانیش بێگومان هەر ئافرەتە. چاکسازی کۆمەڵگە و بەردەوامی ژیان و جوانیەکانی بە ئافرەتەوەیە و لە ئافرەتەوەیە. باشی ئافرەت و زانستمەندی و بەردەوامی پێوەرە بۆ گەشانەوەی ئومەتی ئیسلامی و بێگومان پێوەریشا بۆ گەشانەوەی کۆمەڵگا، بۆ زیندوێتی کۆمەڵگا و بۆ بەردەوامی کۆمەڵگا. بانگەشەی بە کاڵاکردنی ئافرەت بەڕاست ڕێزە یاخود ئازادیە، هەروەها سەرپۆش و باڵاپۆشی کۆتکردنی ئافرەتە یاخود ڕێز و حیشمەتە بۆ ئافرەت. پرسیارێکی تریش هەر لە چوارچێوەی ئەم بەرنامەیەدا و چەندان پرسیاری تریش دەوروژێنین ئەویژەوەیە. زۆر جار کە قسە لە بەرامبەر ئیسلام دەکرێت دەگوترێ ئیسلام بەقەدەر ینی بەشی دوو ئافرەتی بەقەدەر یەک پیاو داناوە تا نیو بەشی بۆ ئافرەت داناوە. ئایا دیسان ئەمە ڕێزگرتنە لە ئافرەت یاخود پێشێلکردنی مافەکانیەتی؟ بەڕاست لە کۆمەڵگاکانی موسڵمانداوە، لە کۆمەڵگای خۆشماندا، لە کۆمەڵگای کوردستاندا زۆرینەی خەڵک پابندن بەوەی کە سەرۆت و سامانیان لە باوانیانەوە بۆ جێدەمێنێت. ئایا بەڕاست ئەو نیوەشی کە بۆی دیاریکراوە پێیان دەدەن یان زۆرینەی ئافرەتەکان لەم بابەتەشدا مەحروم و پێیان نادرێت؟ دەیان و چەندان پرسیاری تر ئاراستەی میوانە ئازیز و خۆشەویستەکەمان دەکەین. بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی بانگخواز و زانای ئاینی. مامۆستا زۆر بەخێر بێی. زۆر سوپاسان دەکەم موفق و سەلامەت ئینشاءالله. مامۆستا گیانم ڕۆباسی مافەکانی ئافرەت دەکەینەوەی کە دوێنێ ڕۆژی جیهانی ئافرەتان بوو، ئەو ڕۆژەی کە معلومی جەنابتانە زانیارەکە لە شوێوە دێ و سەردەمێژوویەکە لە چۆوە دێ و پەیوەندی بە ئەوەیە کە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە نیویۆرک. ئێمە نامانە بچینە ناو تەفسیلە، بەڵام پێمان خۆش بوو بەرنامەکە لە ئێستادا ئەم تەوەرەیە هەڵبژێرین بۆی بابەتەکە کاتێتی و بە گەرموگوڕی باسی بکەین. سەرەتا مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەین لە سای ئاینەکانی تر و گەلوونەتەوەکانی سەردەمی جاهیلی پێش ئیسلام پێگەی ئافرەت چۆن بوو؟ ئافرەت وەکو مرۆڤ سەیری دەکرا؟ ئافرەتیان بە مای شانازی و ڕێز دەزانی یان ئافرەت مایی وەکو ئەوی خوای گەورە لە قورئاندا باسی دەکا ئەگەر ئافرەتێ منداڵێکی کچیان دەبوو دەموچاویان ڕەشدا دەگەڕا؟ دەمانوێت باسی ئاینەکانی کەمان بۆ بکەی، باسی سەردەمی نەفامی جاهیلی پێش ئیسلام چۆن مامەڵە لەگەڵ ئافرەت کراوە؟ بەڵێ، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرەیە کە لە کاتی خۆیدا بوو، چونکە بەڕاستی ئافرەت وەکو بەڕێزت ئاماژەت پێدا زۆر گەورەیە، دایکی نیوەی کۆمەڵە و دایکی نیوەکەی تریشێتی، یعنی هەموو. جا لەبەرەوە تەوەرێکی باشتە هەڵبژارتووە، دەستان خۆش بێ. مەسەلەی ئافرەت دیارە ئەوەی کە لە مێژوودا دەیخوێنینەوە و ئەوەی تۆمار کراوە ئەوەیە کە لە پێش ئیسلامدا بەڕاستی لە زۆربەی کەلتورەکاندا وەکو ئینسان سیر نەکراوە. ئەگەر تەماشا بکەین لە مێژووی کەلتوری ڕۆمانەکان و یۆنانیەکان بخوێنینەوە و لە فارسەکان و پێش ئیسلامیش بە هەمان شێوە
هەر بە زەید بە ئینسان دادێتەوە زەید بە ئافرەت دادێتەوە کە بەلای هەندێکیانەوە هەر بە ئینسان حساب نەکراوە و هەروەها بەلای هەندێکیانەوە مامەڵایان پێوە کردو کردن و فرۆشتنیان پێوە کردووە تەنها بۆ مەبەستی مەسائلی نەفسی خۆیان بەکاریان هێناوە کردن و فرۆشتنی زۆری پێکراوە نزیکترین دیاردەش ئەوە دەبینی لە پێش ئیسلامدا کە ئافرەتەوە هیچ میراتی پێ نەدراوە و هەروەها ئەوەندە چەوسێنراوەتەوە لە پێش ئیسلامدا بە جۆرێکە زیندە بە چاڵ کراوە کە کەسێک چی دەبوو دەموچاوی ڕەشدا دەگیرسا و ظل وجهه مسودا وهو كظيم کە یەکێک خەبەریان پێدا بابیان و تاکچت بووە بێتاقەت دەبوو ناڕەحەت دەبوو دەیگوت من چۆن بچم بێت و سپنە دەگەڵێکیش کە ڕابێ مای نەنجیە مای عیب و عار و نەنجی بوو کە ئەمە ئەی باشە ئەگەر ئافرەت نەبێ ژیان نابێ ئاخر یعنی ئافرەت یعنی ژیان لەبەرەوە سەرەڕای ئەوەش کە وا زیندە بە چاڵیان دەکرد وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت أو أفرت داماوا يعني زنده بچالیان دەکرد زۆر يعني ئینسان وەزعەکان تەماشا دەکات جەرگی دێشێ یان بە گەورەیش چەند نمونە هەیە کەوا مەسەلەن ئافرەتێک دە پیا و لەگەڵی جوود دەبوو دوایی مەسەلەن لەو دە پیاوە کە مناڵی دەبوو حەملی دەبوو دەهاتن مناڵەکە سەر کامەیان بداتەوە دەئەنگووە مناڵی تۆیە یعنی زوڵمەکە ئەوەندە زۆر بووە ئەگەر بەس باسی زوڵم و ستەم و ناعەدالەتی بەرامبەر ئافرەت بکەین پێش ئیسلام یعنی بەڕاستی ئەوە بە بەرنامەیەک و دوو بەرنامە تەواو نابێت چونکە بە ئینسان حساب نەکراوە چونکە بە میراتی نەدراوە ستەمی لێ کراوە زیندە بەچاڵ کراوە لەبەر ئەوە کە ئافرەتیان بە کەم سیر کردووە جا بۆیە بەڕاستی کە ئیسلام هات ئەوە هەموو مافەکانی جێڕایەوە بۆیە بە حەقەت دەبێت ئێمە هەمومان قەرزاری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کە ئەم دینەی بۆ هێناوین فەرمون با مێژوو بخوێنەوە بزانە ئافرەتان لە چ زەلیلێکدا بوون لە پێش ئیسلامدا ئەگەر بچینە ناو تەفاسیلەوە زۆر توول دەچێشێ زۆر باشە مامۆستا پێشەوەی باسی سەردەمی ئیسلام بکەین ها لەگەڵ هاتنی ئیسلام پێگەی چۆن بۆ ئافرەت جێڕایەوە بەڵام ئەگەر ئەو تەحەولە گرنگی ئیسلام بەسەر مافی ئافرەتی داهێنا یعنی دەتەوێت بڵێ چی لەو نێوانەدا لە نێوانی جاهیلیەت و لە نێوانی ئیسلامدا یعنی ئافرەت چییە یعنی ئافرەت چۆن بووە ینی نازانم ینی مەبەستمەوە کەس بڵێم سەردەمی جاهیلیەت چۆن بۆ بەڵام ینی ئەوە هەستەکەی گۆڕانکارێکی زۆر عەزیم و گەورەیە شتێک ڕوودەدا کە ینی ئەمە پێغەمبەرێک نەبێ ئەگەر ئەمە ئاینێکی سەماوی نەبێ ئەم گۆڕانە زۆر ئەستەمە یعنی بە قەولی ئێستا پێڵن خاڵی وەرچەرخان بەڵێ هەڵدانەوەی پەڕەیەکی تازە لە ژیانی مرۆڤەکان بەڵێ یعنی بەڕاستی مافی مرۆڤ بەگشتی و لەناو هەموو مافەکانیشدا ئافرەت بە تایبەتی بۆ چونکە ئافرەت بەردەوام بە زەعیف سیر کراوە بە بێدەسەڵات سیر کراوە بۆیە ئەم ئیسلامە کە هات یعنی پێشەچی مافی ئافرەتی پێش هەموو مافەکان جێڕایەوە بە شێوەی گشتی هەموو مافەکان بەڵام دیارە ئافرەت لەلایەن پیاوە زوڵمی لێکراوە پیاوێک کە خوای نەناسیوە پیاوێک کە بێویژدان پیاوێک کە لە ڕق لەبەر ئەوە یعنی بەڕاستی هاتنی ئیسلام یعنی بە پلەی یەکەم هەڵاتنی خۆرێکی تازە بوو بۆ ئافرەتان بۆ مناڵان بۆ مستەزعەفین بۆ چەوساوان چونکە لە دەست دیکتاتۆریەت و لە دەست زوڵم ڕزگاریان بوو یعنی ئەگەر بینە بەرچاوی خۆمان ئەگەر ئیسلام نە بە ئافرەت تەواو ینی لەوە پێ هەر وێران بوویت نەدەما هەر بە ئینسان حساب نەکراوە بە کۆیلا یعنی لە کۆیلەش کۆیلەتر هەر بە ئینسان حساب نەکراوە مەسەلەن سەروبەری خۆیان پێ تێر کردووە خزمەتکاریان پێ کردووە بە مەسائلێ جنسا چەندین وەکو ئاژەڵ ژانی ئاژەڵی و ئەنجام میراتی نەداوەتێ ئەوجار کەیویست پێیان کوشتویانە لە بری سڵح و لە بری بۆ هەموو مەبەستێکی خۆیان بەکاریان هێنەوە زۆر باشە مامۆستا باسی ئەو بکەین کە ئیسلام هات کە ئیسلام هات ئافرەت تەواوی مرۆڤەکان تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا مرۆڤ بەهای بۆ گەڕایەوە وەکو دەڵێن قورسایی خۆی بۆ گەڕایەوە ژیانی بۆ گەڕایەوە ئاهێکی هاتەوە بەر لە زلکاوی شەڕی تافەگەری و تیرەگەری و شەڕی سەدان ساڵەی ئەوس و خەزرەج و ئەوانە ئیتر هەموو ئەمانە شەڕی ئەوەی کە لە پێناوی شتێکی بەسیط یعنی زۆر شتێکی ئاسان چەندان مرۆڤ دەکوژرا ئافرەتیش لە نێوانەدا ئەوەی کە وتمان لەو پێگە لاوازەی هەیە بوو زیندە بە چاڵ دەکرا لێرەدا گەورەترین ڕێز و شکۆی بۆ گەڕایەوە دەمەوێت باسی ئەو بکەی کە ئیسلام هات ئافرەتی کردە ینی چۆن ڕێزی لێنا چۆن شکۆی بۆ دانا چۆن جێڕایەوە ناو کۆمەلگا چۆن کردیەوە بە مرۆڤێکی ئاسایی و لە ئاساییش هاتەنی زۆر گرنگی زیاتر پێ بدرێ خی گەورە لە قورئاندا فەرموویەتی بە شێوەیەکی گشتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە
کە کوتت بەنی ئادەم نێرومێ دەگرێتەوە هەموو شتەکان دەگرێتەوە لە ئافرەتی دەگرێتەوە ئەوە یەک پاشان ئەگەر سەرنج بدەین خوای گەورە هەموو ئینسانەکانی الذي خلقكم من نفس واحدة يعني لە یەک نەفس دروست بووین يعني جیاوازی نییە بڵین لە بینی پیا و نێرومەیەکدا کە بڵ هەرێکە لە شتێکی جیا دروست بوو بێ ئەمجار کە ئیسلام هات طبعا مەسایلەی ئافرەت بە جۆرێک گرنگی پێدراوە کە پێوەری چاکەی پیاو یعنی پیاوێک بەوە ناڵێن ئەو پیاوە چاکە لەبەرەوەی نوێژان زۆر دەکا و ڕۆژوان زۆر دەگرێ و دەحەجی کردووە پێوەری چاکەی پیاو بەوە دیاری کراوە لەگەڵ ماڵ و خێزانەکەی باش بێت ئاخر ئێمە کاتێ باسی مافی ئافرەت دەکەین مافی ئافرەت بەڕاستی من وای دەبینم لە ئیسلامدا طبعا ئایا ئێمە تا چەند عەمەلی پێ دەکەین تا چەند ئێمە واین ئەمە شتێشکەیە لە ئیسلامدا مافی ئافرەت ڕێزی ئافرەت حورمەتی ئافرەت فولە لە چ ڕوویەکەوە کاتێ ئێمە باسی ئافرەت دەکەین باسی دایک دەکەین ئافرەتێکی لە شتەکانی دایکە ئێوە تا لە شریعەتی ئیسلامدا لە قورئان و سوننەدا ئەگەر دایک لێ ڕازی نەبێ خواجد ڕازی نەبێ ئیترەوە گەورەتر یعنی کە دایک لێ ڕازی نەبێ کابرا هات بۆ خزمەت پێ سەڵام فەرمی چیە لە هەموو کەس لە پێشترە کە من لەگەڵی باش بم من أحق الناس بحسن صحابتي شيء زور حقك من لو خلق على قليل شاقمون فرمي أمك دايك فرمي دواي أو ثم من كابرا فرمي أمك بيوصل فرمي دايك دواي شيء فرمي سيزار فرمي دايك أو جار أبوك ثم باوكت جار ثم أبوك لبر أوا أمام معناه شيء زور قولة بخشي كاتي إما دلين ما في آفرت يكم دايك ئەگەر دایکت لە ڕازی نەبێ خوش لە ڕازی نابێ معنای ئەم هەموو نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت و بەزم و ڕەزمە هیچ ئەوە یەک دوو کە دەڵێن ئافرەت کچیش جەرجی خۆمانە پێغەمبەر صلی الله فەرمێتی من عال لە جاریەتەینی حتا تەبلوغا لە ڕیوایەتێکە فەرمێ سێ لە ڕیوایەتێکە فەرمێ دوو جارێکە ئافرەتیان فەرمی خۆ بە ئەریەکە یەک فەرمی هەر کەسێک دوو ئافرەت دوو کچ یان یەک بەخێو بکە هەتا بە پەروەردەیەکی جوان تا باڵغ دەبن و بیانگەێتە شوێنی خۆی دەفەرمێت لە بەهەشتا لەگەڵ من کە هاتەینی یعنی ئەو مزجێنیە یعنی خەڵکێک هەیە پێی ناخۆشە کچی هەیە واللهی من تەجروبەی عەمەلیشم هەیە بەردەوام کچ بۆ بەدایک و باوکی باشتر لە کوڕ یعنی دڵسۆزتر بەخەمتر یعنی ئەمە تەجروبەی عەمەلی ئەو جار یەکەمیان وتمان کە دایک لێ ڕاست کوڕەکان کچەکان بووکەکان دەیە من بۆ خۆیان بەڵام هەمیشە کچەکان پێچیان لە ماڵی باوکیانە ئەو تەجروبە گەلێک دایک و باوکێ کوڕەکەی گوێی پێ نەداوە کچەکە بەخێر کردە بەخۆ بەس پێخوا بداتێ بڵێن خوابی دا ئازاواکی باش زاواش کوڕە کچەکە بەخێوی کردووە کابرا کوڕی هەیە و لە خەڵەتگەی پیریە بەڵام کچەکە فریای کەوتووە لەبەرەوە کە دەڵێن مافی ئافرەت یەکەمیان دایک ئەگەر دایک مەلی ڕازی بخوا لێمە ڕازی نییە دوو کچ ئەگەر دەڵێن ئافرەت کچ دوو کچ بەخێوکەین لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەهەشتان ئەگەر سێ و چوار و پێنج کەس بێ بارەکەڵڵا مزجێنیشی زۆر گەورەیە کە بەهۆی کچان و ئێمە دەچینە بەهەشت ئەمە دوو سێمینیشیان کاتی ئێمە دەڵێن ئافرەت وتمان دایک کچ ئەوجار خوشک کە لە یەک زەرگ و لە یەک ڕخۆڵە بوونەوە بە هەمان شێوە دەبێ ئەمە حورمەتی بگرن و ڕێزی بگرین ئەو جار پاشان کە دەڵێن دایک هاوسەرە خێزانتە خێزانی ژۆک و لە سەرەتا ئاماژەم پێدا پێوەری چاکەی پیاوان ئەوە یەکەوە خەیرکم لئەهلیه پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چاکترین کەس ئەوە یەکەوە بۆ ماڵ و خێزانی خۆی باش بێ دەفەرمووە ئەنا خەیرکم لئەهلی ئەویش قدوە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشەوامان بە عەمەلی چاکترین کەس بۆ بە خێزانەکانی یعنی کەواتە پێوەری چاکەی پیاو لە چیا دەردەکەوێت لەوەی کات تا چەند بۆ خێزانەکەی بۆ کچەکەی بۆ ماڵ و منداڵی خۆی باشە یعنی ئەمە بۆتە پێوەری چاکە نەی فەرمووە زۆر نوێژان کە زۆر چکە دەبێت نوێژ و ڕۆژوو بەرهەمەکەی فقهی عیبادات بەرهەمەکەی فقهی ئەخلاقە دەبێت بەرهەمی نوێژ و ڕۆژوو ڕەوشی جوان بێ کردار و گفتاری جوان بێ جات خوا کەسێک بۆ ماڵ و منداڵی خۆی باش نەبێ دەبێت چۆن بۆ جیران و خزم و کەس و کار و خەڵکی دەرەوە باش بێت کەواتە الأقربون أولى بالمعروف لە پێش هەموویانەوە ماڵ و منداڵی خۆت دایک باوک کچ خوشک ئەوجار خێزانەکەی خۆت بۆ ئەهلی خۆت ئەمە زۆر گرنگە ئەگەر سەرنج بدەین بێژگە لەوانش لە قورئاندا 24,000 کەلیمەی الرجل هاتووە لە مقابلدا 24,000 کەلیمەی المرأة هاتووە یعنی ژن و پیاو هەر یەکەی 24,000 لە قورئاندا هاتووە و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إنما النساء شقائق الرجال ئافرەتان لەتی پیاوانن یعنی سێوێک بێنە لەتی دەکەیت یعنی ئەگەر تەنها لەتێک دەڵێ لەتە سێو بەس هەردووچیان دەڵێ سێوێکی تەواو کەواتە ژیان بە هەردووچیان دەبێتە ژیانێکی تەواو کە لەناو خۆشماندا دەبینی کە یەکێک ڕەبەن بێ زگورت بێ بە چاوێکی کەمتر سەیر دەکەێت دڵ بابە جا هەر بخۆتان بە هەموو بیناران دەزانن
کە ماڵێک ئافرەتی تیانە بوو هەدەڵەن ماڵی بێکابان ئاشی ئاو لێ بڕاوە جاران ئاش بە ئاویشی کردووە ئێستا بەکارە بایش دەکات ئاشی بێکارە بە کوژاوەتەوە یعنی ماڵێک ئافرەتی تیانە بوو ماڵێکی سارد والله أعلم نازم حديث هي شتێکی ئەوان بەرجێکەوتەوەی کە یابینیومە پیاوانێک ئەو پیاوەی کە ژنی نەبێەوە ئەو ژنەی کە هاوسەری نەبێ هەتیون بحقت هەتیوی کۆمەڵایەتی کۆمەڵایەتی ئەو پیاوەیە کەەوە هاوسەرەکەی نییە چکە هاوڕێی تەمەەن بەڕاستی بۆ پیاو ئافرەتەوە بۆ ئافرەتیش پیاوە بەڕاستی حتا یەشە لە خۆشەکانی بەهاش دەڵێ ئەعزابی تێدا نیە یعنی ڕەبەن لە بەهاشتا نیە زگور نیە لێ لێرە گابێ خانەوە خانوش بەکرێ نادەنەزاری دەڵێن زگوردە یعنی ئینسان ئەگەر هاوسەری هەبوو شخصیتشی و سقل و گرانیکی خۆی هەیە دەڵێن بۆتە پیاو ینی بەڕاستی ینی قەوا دەڵێن لە ڕزی پیاوانە یعنی کەواتە کە هاوسەری نەبوو خەلەلێکی هەیە نقصانێکی هەیە دەڵێن لە سوودا ئەگەر کەسێک خەڵکەم و جەمەدانەی لەسەری بووە یانە هەم جەماعەت هەمووتان بەخێرن سەر و تۆش بەخێر بێ یان دەلالەدەوە بۆ کە ئەمانە هەمویان هاوسەریان هەیە بەڵام هێشتا ئەوە نەبووە بە قسەکەمان لەسەر مافی ئافرەت کە دەڵێن ئافرەت با ئێمە بە عام تەماشاکەین یان دایکە کە دایکمە لێ ڕازنی خۆمە لێ ڕازنیە یان خوشکمانە لە ڕێخۆڵەیەک هەڵبڕاوە یان کچمانە ئەگەر بە خێویکەین و خزمەتی بکەین دەچینە بەهشت پێی یان هاوسەرمانە ئەگەر کەسێک هاوسەرەکەی مثلا پێوەری چاکەی پیا و هاوسەرە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاخری ژیانیدا ئاخر ئامۆژگاری وەسەتی فەرمووی استەوصوا بالنساء خەیرا فەرمووی لەگەڵ خێزانە لەگەڵ ئافرەتان بە شێوەیەکی گشتی باش بن هەتا لە فەرمودا ڕیوایەت کراوە فەرموویەتی ما ئەکرەمە النساء إلا كريم ولا أهانهن إلا لئیم هەر کەسێک ڕێزی ئافرەتان بگرێ ئەوە کەریمە ئەوە یعنی ئینسانێک ڕێزدارە و هەر کەسێکیش بە چاوێکی کەم سەیریان بکە ئەوە بێڕێزە یعنی چونکە بەڕاستی وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئافرەت بڵێ وەکو ژمارە و عەدەد نیوەی کۆمەڵگایە چکە وەکو ڕەگەز ئەیناگە وەکو ژمارە بێ ئێستا ئافرەت زۆرتر لە پیاو وەکو ڕەگەز ئافرەت نیوەی کۆمەڵگای دایکی نیوەکەی تریەشی تێتی لەبەرەوە کەواتە ئافرەت یعنی هەموو کۆمەڵگا یعنی ئێمە هەمومان لە ئافرەت بووین کۆمەڵگایەکیش ئافرەتەکانی بەباشی و منداڵەکانیان پەروەردەکردن ئەوە زۆر گرنگە لە پشتی هەموو پیاوێکی گەورەوە ئافرەتێکی گەورە هەیە یعنی ئێستا مەسەلەن ئیمامی مالیک کە مامۆستا ئیمامی شافعی بۆ دایکی بەخێوی کردو ئیمامی ئەحمەد 1 ملیۆن فەرمودەی لەبەر بۆ دایکی بەخێوی کردو ئەو کەڵە پیاوانەی کاڵکەوتون کەڵەژن بەخێویان کردوون لەبەرەوە یعنی بەڕاستی وەکو باسمان کرد ماڵەگەر ژنێتیان نەبوو ماڵ نییە و دایک زۆر گرنگە کە مەدرسە قوتابخانەیە یعنی دایک ئەولاد پێدەگەێنێ دایکی ڕەسەن دایکی ڕۆشنبیر بۆیە بە حەقەت بۆ ئافرەتان زۆر گرنگە کە گەنجان ئافرەتێک هەڵبژێرن دینی هەبێت یعنی ئافرەت بۆچی تونکە المەرأة لێچێک لەوشتان لیدینی لەبەر دینەکەی ئافرەت دەخوازێت چونکە ئەگەر دینی هەبوو ئەگەر ڕۆشنبیر بوو بەڕاستی ئەوە مناڵی باش بۆ پەروەردە دەکا حرمەتی مێردەکەی دەگرێ گرنگ ئەوەیە خوای گەورە ئەمری کردەوە پیاوان فەرموویەتی وعاشروهن بالمعروف لەگەڵیان باش بن ئەگەر باش نەبوو ئەوە دینەکە کێشەی ئەوە مرۆڤەکانن کێشیانە پیاوەکان ئێستا ئەمە کە قسە دەکەین لەو بارانەوە دەڵێن لە ئیسلامدا ئاوایە بەڵام بە تاکید کۆمەڵە مسلمانی زۆری لار و خوار و نارەبار من لەوانەیە قسە بە خێزانەکەم بڵێم لەوانەیە جارێ ئازارمدا بێ لەوانەیە هەندێک شتم کردی ئەوە منم کەم و کورتی هەیە لەناو هێندێک لە خێزانەکان کێشە و ئاژا و مەشاکل زۆرە بۆ زۆرە لەبەر ئەوەی ئەو لەو دوو هاوسەرە هەندێکیان ئەرچی خۆیان جێبەجێ ناکەن مافی خۆشیان پێ نادرێ مەسەلەی مەشاکلی خێزان دەبینی وەک سکەی قیتار واگە لەسکەکەی لای قیتارەکە وەردەگەڕێ یعنی ئەوە ئێمەین ئیش بە ئیسلام ناکەین ئیش بە تەعالیمی ئیسلام ناکەین ئەو ئاژاوانە کە دروست دەبێ ئەو مەشاکلانە کە دروست دەبێت لە ئەنجامی دووری ئێمە لەم ئیسلامی کە ئێمە ئیدعای دەکەین کە خەڵکێکمان هەیە بۆ نوێژ و ڕۆژ و عیبادەت ئازایە بەڵام لەولاوە عەمەلەکەی خراپە لەولاوە لەگەڵ هاوسەری خراپە لەولاوە ڕێز لە هاوسەرەکەی ناگرێ ڕێز لە کچەکەی ناگرێ کچەکەی بە چاویچکەم سیر دەکا یعنی بەڕاستی ئێستا لەگەڵدا بێت زوڵم ستەم لە ئافرەت دەکرێت جا لە ئیسلامدا لە ئیسلامدا ئەوە نییە ئافرەت تەنها ڕۆژێکی بۆ دیاری کرابێ ئەمە هەشتی مارسە یان ئەمە ڕۆژی دایکە ئەمە ڕۆژی ئافرەتانە ئەوە هەندێک لە ئیسلامدا دەبێت بەردەوام ئێمە ئەو ئەرکانی خۆمان بەرامبەر بە ئافرەت جێبەجێکەین بەرامبەر بە دایکمان بە هاوسەرمان بە کچەکانمان بەردەوام دەبێت ئێمە لە خزمەتیان دابین ژیانیش بە هەردوولا دەکرێت زۆر باشە مامۆستا ینی ئەوەی کە باسی پێگی ئافرەت دەکرێت لە ئیسلامدا باشترین و ڕێزدارترین و پڕشکۆترین ماف کە پێی دراوە کە پێگە پێی دراوە مافی دایکاتی نییە بە ئافرەت ئێستا زۆر جار دەیانەوێت مافی دایکەتی لە ئافرەت بسەرنەوەنی لە زۆر لە کۆمەڵگادا ئەوەیە کە
بەهۆی ئەوەی دەیانەوە ئافرەتان بستنە دەرەوە لە ماڵ لە ماڵەوە بستنە دەرەوە منداڵەکان مەحروم دەبن لەوەی کە دایکیان هەبیان لەگەڵ دایکیاندا بمێننەوە بەڵام ئەو مافی ئیسلام دایناوە کە دایکێک بتوانێت بەردەوام لەگەڵ منداڵەکەیدا بێ پەروەردەیەکی جوانی بکە مادەیەک یان معدەنێکی جوان پێشکەشی کۆمەلگا بکە ئەو باشترین شەرەف و ڕێزگرتنیە لە ئیسلامدا. یەکێک لە پیلانەکانی دوژمنان بۆ مسلمانان مەقولەیە کە مەشهورە دەڵێ ئەگەر بتەوێت شارستانیەتێک بڕوخێنی هەدمیکەی بڕوخێنی بەڵێ کۆمەلگا لە ناوبەری سێشت لە ناوبەرە سێشت کە یەکەمیان خێزان لە ناوبەرە دووەمیان کەرتی پەروەردە لە ناوبەرە سێمیان ڕەمزەکان بشێنە یەکەمیان خێزان لە ناوبەرە چۆن خێزان لە ناوبەری ئەوەنی بیکوژی مەسەلەن لە ناو خێزاندا ڕۆڵی دایک مێڵە پێ بڵێن ئەوە تخوا تۆژنی ماڵی تخوا عیب ناکەی بابە تۆژنی ماڵی بە دواکەوتو سێریکەن ڕووی نییە بڵێ من ژنی ماڵم دەی ژنی ماڵ ئەو ئافرەتەیە کە ئینسان دروست دەکە ئینسان کە ئەو مناڵانەی کە سەرپەرشتی پیا و منداڵە هەمویان دەکات هەرنا یعنی بەڕاستی ئێستا پیا و وەکو تەشبیهات نەبێ وەکو سەرۆک کۆمارێک کەوا تەشریفاتیە شتێکی ئەوتۆی بەدەست نییە ئافرەت سەرۆک وەزیرانە هەمووشت بەدەست خۆیەتی هەمووشت هەم مناڵەکان پەروەردە دەکا هەم پیاوەکە ڕای دەکا یعنی ماڵ بۆ خۆی هەموو شتێ عایدی ژنە جا لەبەر ئەوان دێن چ دەکەن دەڵن پیا هەرچی پەیدا دەکات زۆر جار هەبووین بە حەماڵی ماڵەوە ئەرچ لەسەر من واجبە لەسەرمان نەفەقەکەەوە منەتی نییە لەبەر ئەوە یعنی ئەوان دێن دەڵێن چی ئەو تۆ ژنی ماڵی ئاخکاکە دەسیر کە ئافرەتی ماڵەوە ئینسانت بۆ دروست دەکا کوڕۆکسیت بۆ پێدەگەێنێ پەروەردەی دەکە ها چونکە ئەمڕۆ ژیان لەسەر مادە دروست کراوە کە لەسەر مادە بوو لایەنێ ڕۆحیەکە وەلا دەندرێ ئێستا ئەمە ورگمان تێرە بەڵام ڕۆحمان برسیە بۆ تەقوا بۆ سیقا بۆ خۆشەویستی یعنی تەماشا دەکەی بۆ نمونە ئەو ماڵانەی کە هەردوو هاوسەرەکەم عاشخۆرن باشە زۆربەی کات ماڵەکان سارد و سڕە میوان دەچێت بە زۆر جار ینی لەگەڵ ڕێزم سارد و سڕە یان مناڵەکە بێنازە خەر هزار ڕەوزە جیدایکی خۆی ناگرێتەوە لەبەر ئەوە جاری واشێ مەشاکل دروست دەبێ ینی ئەوەی کە ژیان لەسەر مادە دروست کراوە جایەکێک لە پیرانەکانیان لێدانی خێزان کە خێزان هەڵوەشا کۆمەلگا هەڵدەوەشێ وە کەرتی پەروەردەژەوە دیارە بەهۆی بایکۆت و بە ئاشکرا ئەوە دیارە لە وڵاتی ئێمە تەواو سێکتەری پەروەردە تووشی شەلەل بووە و ڕەمزەکانیش بەردەوام کۆمەڵە خەڵکێکمانەی ئیشیان بەس جنێودان بە مزگەوت بە مەلا بە سەرکردە بە پەرلەمانتار یعنی تەڕوشی ئەو میلەتە پێکەوە دەسووتێنن ئەمان بۆ خۆی پیلانێکە بۆیە پێویستە ئێمە هۆشیار بین بێدار بین کە چکە ئەوانە مافی مرۆڤ پێشێر دەکەن ئەوانە بێمە قسەکەمە لەسەر مافی ئافرەتە بەڵام لە هەمان کادا تۆ سوکاتی بە هەموو ڕەمزەکان بکەی و لە تەڕوشک پێکەوە بسووتێنی و کۆمەلگا بڕوخێنی شارستانێتەکە نەهێڵی ئاخر وەڵاهی ئێمە کوردی موسڵمانی تەنها بەم دینەوە جوانین چاکە لە ناو میلەتی ئێمەدا گەلێک زۆرمەوە ئێستاش لە مەسائلی حیا و حرمەت و خێزانداری میلەتی کورد لە میلەتەکانی فارس و تورک و عەرەب گەلێک نەجیبتر و ڕەسەنتر و پاک و خاوێنترە چونکە مەسەلەی خێزانی کە ئێمە یەکێک لە مەسەلەی ئافرەتە مەسەلەی خێزانیەکەیە ئێمە لە سای ئەم ئیسلامەوە دەزانین کوڕی چین کچی چێن عەشرەتمان بنە ماڵەمان چییە بۆ چونکە دڵنیاین کاتی خۆی باوکودایکی ئێمە مەلایەک بە نیگاحێکی شەرعی لێکی مارە کردوون یعنی ئێستا خەڵکی ئێمە بەعام ناوی سیانی و چواری و پێنجی خۆی دەزانێت بەڵام لە ئەوروپا و لە ڕۆژ ئاوا خەڵکەکە هەر نازانێت باوچینی بەزایکی دیارە چونکە ژیانی ئاژەڵی بەس دایکی دیارە ناچار کە خێزانەکانی هەڵاوشاونەوە دێت تو تەڵەسەیەک دوو لە ڕووبینەران دەکا بە ئەندامی خێزانەکەی بۆبی کوڕی فلان لەبەر ئەوە ئەم مەسەلەی خێزان مەسەلەی گەورە بچووکی مەسەلەی حیا و حرمەت مەسەلەی خۆشەویستی ئەمە ژیانە کە ئیسلام بۆ ئێمەی دابین کردووە یعنی ئەو ژیانی کە هەمووی لەسەر مادە بنیادنراوە بەڕاستی یعنی ئێستا ژیان بۆ تامیتیانەماوە یعنی خەڵک چێژ لە ژیان وەرناگرێ کاتێکەوە لایەنە ڕۆحیەکە پەراوێز خرا کە حیا و حرمەت نەما کە ڕێزی دایک نەگیرە ڕێزی کەس نەگیرە ڕێزی خۆشک نەگیرە یعنی گەورە بچووکی نەما لە خێزانە شەرم و حیا و حرمەت نەما ئەم پیلانانە جێبەجێکرا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یعنی بەڕاستی کارێکی وا دەکەن بۆ نمونە تەماشاکە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیناکاران بە ئاشکرا وەکو ژیانی ئاژەڵی باشە ئەو شتانی کە مەسایلی زینا و سێکسی کە بڵاو دەکرێتەوە ئەی ئەمە پێشێری مافی ئافرەت نییە ئەمە چەوسانەوەیەتی خۆ تاوان لە قەدیمەوە هەر بووە بەڵام تاوانێک کە بەنهێنی بکرێ فەرقیە بیخێتە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەموو عالم پێ بزانێ و گەنجان تووشی لادان دەکا و کۆمەلگا هەڵدەوەشێنەوە یعنی الدال على الشر كفاعله ئەو کەسی کەوا دەبێتە دلیلی شەڕ وەکو بۆ خۆی بیکەوە تاوانەکە کراوە بەڵام تۆ بۆچی چی بڵاوی دەکەیتەوە یعنی بەڕاستی ئەمە گلەیشمان لەو ڕێکخراوانە هەیە خۆ پێش ئەوەی ئێمە یعنی لە یەکێ لە بەڕێوەبەرایەتی توندوتیژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان لە سیمینارێکدا بەشدار بووین ئامارێکیان پێداین
ئامارێکیان پێداین کە لە ساڵی 2017 کە لە ساڵ 2017 لای ئەوان 2027 سکاڵا تۆمار کراوە لە توندوتیژی خێزانی باڵە باش طبعا چەندین ئەوەندەش تۆمار نەکراوە و هەر لای ئەوان اینجا لەو 2000 ئەوەندە تەماشا دەکەی 521 سکاڵا بەس خوێندەوار و ڕۆشنبیرەکان بووە ئاژاوەکەی ئەوان بووە 54 سکاڵای نەخوێندەوارەکان بووە زۆربەی سکاڵەکان لەناو شارەکاندا لادیەکان کەمتر ئەوە مەسەلەکەوەیە کە ئەوان کەمتر دەپڕژێنە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و مەشاکلانی کە دروست دەبێت و لەبەر ئەوە بەس زیاتر خەریکی بابەتە خێزانەکانی خۆیانن لەبەر ئەوە مەسەلەی پاراستنی خێزان کەکتر خێزان یعنی پاراستنی مافی مرۆڤ پاراستنی ئافرەت یعنی بەهشتێکی خۆش لە ژیاندا یعنی بۆچی ئێمە هەوڵ دەدەین بەردەوام دینار و دۆلارەکانمان بپارێزین هەوڵ دەدەین بۆ ئەوەی پارەمان زۆر بێ ئەی بۆ هەوڵ نادەین بەختەوەری دەسەبەرکەین آخر والله تۆ ئەگەر ناویشت بەختیار بێ لەگەڕەشی بەختیاریش بی بەڵام بەڕاستی ئەگەر ڕێگەی بەختەوەری نەگر بێ بەختیار و بەختەوەر نابی مەسم جەنابەت نییە بەڵام ئەگەر ڕێگەی بەختیاری و بەختەوەری نەگرت بێ کە قورئان و سونەتە بەختەوەر نابی یعنی لەبەر ئەوە خێزانەکان دەبێ هەوڵ بدەین با هەر هەوڵ نەدەین تەنها بۆ دینار و دۆلار و پارە و مادە با هەوڵن بەختیاری بۆ خێزانەکانمان دادی بکەین زۆر باشە مامۆستا عەزیز سەبارەت بە ڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خێزانەکانی و بۆ کچەکانی معلومی جەنابتانە کە دوو کوڕی هەبوو کوڕەکانی زوو وفاتیان کرد بەڵام کچەکانی زۆر ڕێز و حورمەتی لێگرتوون یعنی ئەمەش کە ئەمە یەکێک نییە لەو بەهاوشکۆیانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دایناوە بۆ خێزانەکانی و بۆ کچەکانی کە پێویستە ئەوە هەتا بۆ هاوڕێی خێزانەکانی بۆ هاوڕێی کچەکانی لەگەڵ ئەوانیش مامەڵەیەکی کردووە وەکو ئەوەی کە ینی زۆر پڕێز و پڕشکە و پڕحیشمەتە ئەمە گەورەیەتی ئیسلام ناگەێنێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوەی ئێمە ئاراستە دەکا بۆی کە ئێمەش لەگەڵ ئافرەتەکانماندا ئاوا بین لەگەڵ دایک و خوشک و کەسوکارەکەمان ئاوا بین بێگومان خوای گەورە فەرموویەتی لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەرمەشقە بۆ ئێمە بعملی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئاوا بووە والله ئێمە جاری وا شەرم دەکەین کە دەڵێن ئەوە پێشەوەمان و ئێمە شوێن کەوتێ ئەوین بەڕاستی چونکە ئەم هەموو ئاژاوە لە ماڵە موسڵمانەکاندا هەیە بەداخەوە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کاتێکەوە لەگەڵ دایکمان عایشە پێکەوە دەبن و تووشی پیرێژنەیەک دەبێت و زۆر لەگەڵ پیرێژنەکە ڕادەوەستێ دایکمان عایشە بێ تاقەت دەبێ ئەرێ وە چی لەگەڵ پیرێژنە ئەوەندە ڕاوەستای گوێت بگرت و ئەو هەموو قسەکردنە دەیدەی ئاخروتی عایشە ئەمە هاوڕێی خەدیجە بۆ کاتی خۆی سبحان الله جا من دەڵێم ئەگەر بۆ هاوڕێی خەدیجە ئاوا بوو بێ دەبێ بۆ خەدیجە خان چۆن بوو بێ قوربانت بم پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەوەندە گەورە بووە یعنی ئەگەر بۆ هاوڕێکەی خەدیجە ئاوا بوو بێت دەبێ بۆ خودی خەدیجە چۆن بوو بێ ئەمە زۆرشتی لێ دەخوێندرێتەوە لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کاتێکە دایکمان عایشە ئاواکەی خواردوەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە شوێنی دەمی بە شوێنی ئەوش پەرداخ لەو شوێنە دەمی پەرداخەوەنەوە کە شوێنی دەمی دایکمان عایشە بووە یعنی ئەوەندە خۆشەویستی لە بینی ئەو ژن و مێردە ئەو هاوسەراندا یعنی هاوسەرەکان ئێوەش ئاوا بوون ئەی ناکرێت لە ژیاندا ئەو بڵێ سیر ئەو بڵێ پیاس ئەو بڵێ حەوت ئەو بڵێ هەر چونکە بەڕاستی ئەگەر خێزانێ لەناو خۆ دژ بێ پیرەمێرد دەڵێ ئەگەر خێزانێ لەناو خۆ دژ بێ هەموو کەس دەتوانێت بۆ ئەوان دژ بێ گەر من تۆم نەوێ و تۆ منت نەوێ دوژمن ئەمان با کامانی بوێ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەگەر باسی ئەوە بکەین یعنی بەڕاستی عجائبات کە چەندە ڕێزی لە ئافرەت ناوە چەندە مافی ئافرەتی پاراستووە و چەندە ڕێزی لە خێزانەکانی ناوە یعنی ئێمە بەداخەوە دەبینی سەیرە ئینسان ماوەیەک ئەم ژن و مێردە پێکەوە دەگوزەرێن و ساڵ دو ساڵ سێ ساڵ ئەو کێشە دروست دەبێ ئەو مناڵانە هیچ تاوانیان نییە بڕۆ لە دادگاکان یعنی بەس لە مانجی یەکی 2018 570 سکاڵە لە دادگا تۆمار کراوە ئەگەر نیوەی ئەو سکاڵانە بە تەفریق کۆتایی پێ بێکارەساتە بۆ هەمووی مەسائلەکە لێک تێنەگەیشتنە مەسەلەکە لە خوا نەترسانە مەسەلەکە لێک حاڵی نەبوونە ئەو خیانەتە بۆ دەکرێت بەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە هەر شتێک بێت یعنی بەڕاستی ئێمە ڕەس الحکمەتی مەخافەت الله یعنی ئێمە مادام لە خوا دەترسین دەبێ مافی ئافرەت مافی خێزان مافی کچەکانمان مافی دایک و باوکمان یعنی ئێستاش لەگەڵدا بێت تەماشا دەکەی کابرا دێ دەڵێ مامۆستا وەڵا دوو پارچە عەرزم هەیە چیانم لەسەر کوڕە گەورەکەم تاپۆ کرد و ئەوە ئەی بۆ کچەکانی بابە خۆت هێستا نەمردی میراتی چی بەش دەکەی جارێ بۆچی قەدر لە کچەکان دەکەی بۆچی لەسەر کوڕەکەی تاپۆ دەکەی تاقا کوڕەکەی خۆیەتی کە ئەوی کچەکانی زەرجی تۆ نین یعنی ئێمە ئێستاش عەقڵێکی سەقەتمان هەیە دەڵێ میراندا دێن بە زاوە ئەجا دەبێت پرسیار حتمەن لەسەر ئەو بابەتەش بکەم بەڵام پێشەوەی بچینەوە لە بانخوازێک لە ئینتەرنێت یەکێک لە تۆڕەکان سیرم کرد باسیەوە دەکات زانایەک دانیشتۆ بۆ کۆمەڵێ زانای تر قسە دەکات لەسەر ئوسلوب و شێوازی
پەروەردەکردنی پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام بۆ منداڵەکانی بۆ کچەکانی چۆن مامەڵەیان لەگەڵ بکە. مەبەستم پێگەی ئافرەتە، پێگەی ئەوەی کە چەندە ڕێز لێ ژیراو بوون لایەن پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وسلام. ڕۆژانە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسلم دەستی ماچکردون، ڕۆژانە نێوچوانی ماچکردن، ڕۆژانە گرتوونیە باوەش دەستی بەسەردای ناون، زۆر ئەم مامەڵانەی لەگەڵ کردوون. دیسان ئەمە جۆرێکی تر نییە لەوەی کە بنیاتنانی معنەویەتی ئافرەت، دروستکردنی لایەنی معنەویەتی ئافرەت بەم شێوەی کە هەست بە خۆی بکە، هەست بە بوونی بکە، هەست بە گەورەیەتی خۆی بکە، هەست بە ڕێزی خۆی بکە، شکۆی هەبێت. چونکە گەر ئافرەت شکۆی هەبوو خێزان شکۆی هەیە، گەر ئافرەت شکۆی هەبوو سبەینێ ئەو منداڵانش کە لەم ئافرەتەوە جارێش کە بەوەلەد دەبن، کە بڵێن لەدایک دەبن، ئەو ئافرەتانش هەست بە ڕێز و شکۆ دەکەنەوە. ئەم ئافرەتە ئەوەندە ڕێز و شکۆی هەبوو بێ منداڵەکانی خۆشی ڕێز دەگرێت، دوایی کۆمەلگایەکی بە ڕێز و محتەرەم دروست دەبێت. بێگومان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە جۆرێک شکۆی بۆ ئافرەت داناوە کە لە شریعەتی ئیسلامدا بە قەواریر لە قورئاندا هاتووە، لە فەرمودەشدا قەواریر یعنی شوشەیە وەک شوشە ناسکە دەبێت ڕێزی شوشە دەبێت ئاگال لێبێ نەشێ. ئەجا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە فاتیمەی کچی فەرموویەتی ئەوە پارچەیەک لە منیش پارچەیەکم لەو، یعنی ئەو لە من و منیش لەو، یعنی بە جۆرێک ڕێزی کچەکانی و ڕێزی هاوسەرەکانی گرتووە بۆ ئەوەی خەڵک سەیری بکە، بۆ ئەوەی ناکرێت مەسەلەن ئێمە هەر قسەمان هەبێ و عەمەلمان نەبێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانێکی زیندوو بۆ لەسەر زەوی ڕۆیشتووە بۆ ئەوەی سەیری بکە کە ئەمە ڕێزی کچە، ئەمە ڕێزی هاوسەرە کە هەر کەسێک وکە ئاماژەمان پێدا دوو کەس بەخێوکە، یەک کەس بەخێوکە بە جوانی بە ئەدەب و خۆڕەوشتێکی جوان هەتا باڵغ دەبێت دەیگەێنێتە ژینی خۆی لە بەهەشتا لەگەڵ منە. ئەمە شکۆ و بەرزیەتیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە ڕۆژێکی دانابوو بۆ ئافرەتان ئامۆژگاری دەکردن، دەرسی پێدەوتن، یعنی ئامۆژگاری مۆعیزەی بۆ دەخوێنەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وا هەبووە کەسێک گیراوە توێتی ئەمە لەبەر خاتری فلان ئافرەتەی بەریدن، بەریان داوە دیلەکەیان بەرداوە لەبەر ئەوەی کەوە ئەمە هاوسەری فلان کەسە. یعنی ئەو پەڕی ڕێز و حورمەت کە هەبێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە. بەڵام ئێمە کێشەکەمان کاک بەختیار لەوەدا هەیە کە مافی ئافرەت چییە؟ خەڵکێک وا دەزانێت مافی ئافرەت ئەوەیە ڕوت بێ و بۆ مەبەستی خراپ بەکاریان بێنن. یعنی ئەمە کێشەکە لە هەموو مناسبەتەکاندا وەکو کاڵایەک و وەکو بابەتی سەرگەرمکردن بەکار بەڵێ بەڵێ، یعنی بێ ئەو ئافرەتە لەو کەناڵە ئەگەر حیجاب و باڵاپۆش بێ نامانەوێت لە سکرتێرە لە دام و دەستگاکان لە استعلاماتەکان لە دائیرەکان دەبێت ئەو ئافرەتە یعنی لە کەسات خوا پارە گەورەترەیان پارێز بە قیمەتریان ئینسان، یان ئەوە تا تۆ حیا و ناموس زۆر قورسە زۆر قورسە. باشە ئەو ڕێکخراوانە کەمە هەندێک لێمان لیان هەیە، ئەو خۆ تا ڕێکخراوی ئەوم ڕێکخراوانە پەیدا نەبوون، کێشەکان ئەوەندە زۆر نەبوون. ئێستا کێشەکان لە زیادبووندا بۆ خۆیان وا دەڵێن، بە ئامارەکانی خۆیان دەڵێن لە زیادبووندا. ئەی کاکە ئیشی ئەم هەموو ڕێکخراوانە چییە؟ لەبەر ئەوە ئەم ڕێکخراوانە من پرسیاریان لێ دەکەم، ئەرێ ڕێکخراوە ئافرەتانیەکان ئێوە بۆچی لە خەم پیرێژنەکان نین؟ لە خەم ئەو ئافرەتانە نین کە کەم ئەندامن، ئەو ئافرەتانەی کە زەلیل و لە خەستەخانەکان کەوتون بۆ ئافرەت نین؟ و مافیان نییە ئەو ئافرەتانی ئەو کچۆکانە ئەو نەخۆشەکان کەم ئەندامەکان پیرێژنەکان یعنی نانکەکان داپیرەکان بۆچی هەر لە خەم مافی ئەو ئافرەتانن کەوا وەکو دەڵێت تازە پێدەگەن و ناسکۆکەن. لە کاتێکدا مەعەلەی لەمەوانەی کە خۆیان لە ڕێکخراوەکاندان بە خۆشیان ڕۆژێک دەبێت تەمەنیان دەگاتە ئەستێوانە. لەبەر ئەوەی یعنی هەر شتێک کە دینی تیانە بێت یعنی بەعام بەکارهێنانە ئەمانە. لەبەر ئەوە ئێمە ڕێزمانەیە بۆ هەموو ڕێکخراوەکان، بەڵام دەمانەیە بەڕاستی داوای مافی ئافرەت بکەن و مافی ئافرەتیش بەڕاستی ئەوەیە کە لە ئیسلامدا هەیە. چونکە دەڵێن خوشکەکانمان ئەوەی کە داوا لە تۆ دەکات ئەڵێ خۆت ڕوودکەرەوە و سفور بە و پێشکەوتنە، ئەوە خەمی خۆیانە، بەڵام ئەوەی کە دڵێ خۆت داپۆشە ئەوە خەمی تۆیانە. چونکە بەڕاستی من جارێکیان لە ساڵی 2012 لە کۆڕ و سیمینارێکی مافی ئافرەتان و مناڵان لە نەرویج بەشدار بووم لە ئۆسلۆ. لەوێ باسی باڵاپۆشیم کرد. یەکێ لە ئافرەتە سفورەکان هەستایەوە، دیار بوو خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بوو، وتی ئەوەی تۆ باسی دەکەی مامۆستا ئەم باڵاپۆشی ئێمە ناگەرنەوە بۆ عەسری سەردەمی کۆنووی دواکەوتووی ئەم جۆرەشتانە، ئەم هینێکی لە بەرداو فامیلێکی هەلاگە بڵێن. وتی ئەمە پێشکەوتنە. ئێوتم وەڵڵاهی باشە ئەگەر پێشکەوتن ڕووتی بێ دوو لە ڕووبی سەران ئاژەڵان هەموو کەس پێشکەوتوترن.
ینی بەڕاستی ئەگەر پێشکەوتن ڕووتی بێ وەڵاهی ئاژەڵان زۆر پێشکەوتن لەبەر ئەوە پێشکەوتن بەوە نییە ئەجا بەڕاستی ئەمە چاواشەکاری تێدا لە مەسەلەکاندا ئەیناوە ئیلا ئافرەت دایکمانە ئافرەت خوشکمانە ئافرەت کچمانە ئێمە لە ئافرەت بووین ئافرەت نەبێ ژیان نییە یعنی خەڵکەکە خەڵکێکمان هەیە هەندێک دەبینی هەر لە بواری حەز و ئارەزوو و سێکس و تێرکردنی خۆی سەری ئافرەت دەکات بەڵام ئافرەت زۆر لەوە گەورەترە زۆر لەوە گەورەترە چونکە بەڕاستی ئافرەت قوتابخانەیەکە ئافرەت معمەلێکە ئینسانمان بۆ دروست دەکات ئینسان ئێمە پێویستیمان بەوەیە ئینسان دروستکەین ئینسانی بە معنای کەلیمە بەڵام بەداخەوە ناوەڕۆک ئینسانی بەڵێ ینی ئێستا کە دەبینی ئینسانیت نەماوە لەبەرەوەی بە حەقەت مەسائلی ئەوەیەکەوە زۆرێک لە ئافرەتان بەداخەوە کە بەم مەسەلەی عەولەمەیە چاواشەکراون و لە دینی خۆیان دوور کەوتونەوە جێگەی داخە مەسەلەن دەبین تۆ پیرێژنێوا دەبینی لەگەڵ ڕێز و حرمەتم تەسبیحات دەکات ختم و تەلیل لە بەڵام کشەکەی لەگەڵە پانتۆڵێکی لە پێ سفورە کە ئەمە لعنەتی لێکراوە کە دەزانێت حرامە یان مەسەلەن میلەتی ئێمە ئەرێ دایکان بۆ بەکسەکانتان ناڵن کە ئەم جلوبەرگە مادام تۆ نوێژەکەی ڕەمەزانان بخۆتە پێچەوە دوای ڕەمەزانە بۆچی ئاوا دەکەی یعنی ئێمە هەندێک شتێ پەروەردەی ئیمانی نەکراوین و پیلانی دوژمنانی زۆریشمان لەسرە ڕاگانی زۆر بەقوت کە فەساد بڵاو دەکاتەوە کە چاواشەکاری دەکات کە دایانەیە بە هەموو جۆرێک ئافرەتان هەڵبخەڵەتیانن و لە ڕێگە ڕاستەکەی باو باپیرانە لامن زۆر باشە مامۆستا دەگوترێ ئاماژەیەکە بۆ پیاوان نەهێڵن قەهر بچێتە ناودڵی ئافرەتەکانتانەوە ناودڵی ئافرەتانەوە بە تێکڕایی هەم لە داک و خوشک و کچوو هەموو ئەوانە چونکە بەپێی توێژینەوەکان ئەو ئافرەتانەی کە قەهر دەچێتە ناودڵیان قەهر بەماناوی ڕێزیان لێ ناگیرێ خەم و خەفەتیان دەخێ ناودڵیەوە بەمانای ئەوەی کە وەکو پێویست مامەڵەیەکی دروست و ئینسانیان و مرۆڤانیان لەگەڵ ناکرێ زوو پیر دەبن تەندروستی حاڵەتی تەندروستیان تێک دەچێت لەوانەیە تووشی نەخۆشیە درێژخانەکان ببن وەکو شەکرە و فشاری خوێن و هەموو ئەمانە و نەخۆشیەکانی تریش و ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد نەخۆشیێکی تر کە لە ئەنجامی ئەوەی کە مرۆڤ کە ئافرەتەکان زۆرتر عەزاب چۆ ناودڵیان و دەرچەیەکیش نەبوو هەڵی ڕێژن یان کەسێک نەبوو گوێ لە سکاڵاکانن و حاڵەتی دەرونیان بگرێ تووشی حاڵەتی دەرون و دەرونی دەبن وەفت هەندێک جار فشارەکان بۆ ئاراسیە دەبێت کە پەنا بەخوا کە چەندە ناخۆشە ینی کە دەبیستین لە شوێنێک ئافرەتێک کۆتایی بەژیانی خۆی دێنێکە کە ینی ئافرەت ئەگەر ئازارێکی زۆری بۆ نەیە ئەگەر فشارێکی زۆری لەسەر نەبێ بێگومان ئافرەت لاوازترە لە ڕووی فشارەوەکو پیا و بەرگەی شیدەتی ئەوەی کە عەزابی ڕوحی بدرێ ناگرێت بۆیە ڕوبەڕووی ئەمانە دەبنەوە جا بۆیە پێویستە دیراسەکە دەڵێ بە هیچ شێوەیەک نەهێڵن ئازار بچێتە ناودڵی ئافرەتانەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئافرەت خانمە و پاشای ماڵەوەیە واجب نییە کاری دەرەوە بکات ڕێشی لێ نەگیراوە بە ئیلتیزاماتی خۆی و بە مەرجەکانی خۆی بەڵام ئیشە سەرەکیەکەی پەروەردەکردنی مناڵ و بەرهەمهێنانی ئینسانی بە معنای کەلیمەیە بەڵام ئەگەرشی لێ نەگیرا بچێتە دەرەوە بۆ ئیش و کار و هەرچی هەبێت بۆ چونکە ئەمە مەسەلە گەورەیە مەسەلە ڕێزە کە بۆ ئافرەت دانراوە کە ڕێزی لێبژیرە جا ڕێز هەرەوە نییە جلی جوانی بۆ بکەی خواردن و ناوماڵی باشی هەبێت یان پارەی باشی بیتێ یان مەسەلەن میراتی نەدەیتێ یان بیدەیتێ یەکێکە لە ڕێزەکان ئەوەیە مراعاتی لایانی دەرونی ئەو ئافرەتە بکرێت چونکە ئافرەت هەموو توێژین هاوسەرگی لە هەموو لایەنەکانەوە هەموو توێژینەوەکان ئەوان سەلماندووە کە ئافرەت عاتیفەی زیاترە پیاوان بۆچی مقاومەت و هینیان زیاترە لەبەر ئەوەی کەوا لایانی عەقڵیان لایانی دەرونیان بەخۆتر ئافرەت خۆ عاتیفەی زیاتر و زاڵترە بۆ ئەوەی بگونجێ منداڵ بەخێوکە ئەمەژیانی تاوکەریەکن لەگەڵ ئیشی خۆی بۆ ئیشی خۆی چونکە ئەوەش نەقز نییە چونکە ئێستا ئەوەی بە ئافرەت دەکرێت بە پیاو ناکرێت هەندێک شیشێ بە پیاو دەکرێت بە ئافرەت ناکرێت یعنی هەشتە بۆ ئیشی خۆی تۆ بۆ تەشبیهات بە نمونونەکە نەکاتی وایە دەڵێ بە ناوی یەکسانیەوە دێ بە ئیشی پیاو بە ئافرەتیش دەکات ئیشی ئافرەتانیش پێ دەکات ئەمە دووجار زوڵمە یعنی معقولە تۆ گەڵابەیەک بینی مەسەن قەمەرێک بینی ئیشی گەڵابەی پێ بکەی گەڵابە هەزار بلۆکی لێبار دەکەی قەمەرەکەشتی معقولەشتی لەبەرەوە ئافرەت ناسکە ئافرەت شوشەیە ئافرەت دەبێت خانمی ماڵەوەیە ئافرەت بەڕاستی دەبێت خانمێکە خزمەت کرا بێ خزمەتی بکرێت لەبەرەوە ئەوەی مەبەستی پرسیارەکە ئەوەیەکەوە دەبێت مراعاتی لایانی دەرونی ئافرەت بکرێت سۆز و عاتیفەکەی خەم و خەفەتەکەی چونکە بەڕاستی ئەو کێشانەی کێشە کۆمەڵایەتەکان کێشە خێزانەکان کە دروست دەبن کە پەنا دەبنە بەر تەلاقدان و جیابوونەوە و دادگا و خوا نەخواستە خۆسووتاندن و ئەمانە
بە زۆری ئێستا کە ڕێکخراوەکان یانە کەناڵەکان کە دامبینین بابەتەکە کێشەکە دەوروژێندرێ مەسەن تونند و تیژی کراوە ئەمە خۆی سووتاند و ئەوەندە خۆکوشتنەوە ئەوەندە کوژراوە ئەوەندە تەعەدا و دەستدرێژی بەڵام بۆ باسی سەبەبەکان ناکەن. ویستم قسە لەسەرەوە بکەم دایمەن باسی دەرەنجام دەکرێ بەسی هۆکاری دروستبوونی ئەم دەرەنجامە ناکرێت. تەمان ئەو ئافرەتە بە بەلاش خۆی نەکوشتووە بە بەلاش خۆی نەسووتاندووە بە بەلاش تەلاقدان و جیاونەوە نەبووە سەبەب هەیە ئەو سەبەبە جاری وهەیە قەیرانە ئابوووریە جاری وهەیە ئەو پیاوە مەسەلەن تەبیعەت و عەقلیەت و کردار و گفتاری خراپە جاری وهەیە سزای دەرونی ئەو ئافرەتە دەدا یعنی تعزیبێکی معنەوی دەدا مەسەلەن پشتی تێدەکا گوێی ناداتێ نایلاوێنێتەوە ڕێزی لێ ناگرێ یعنی ژیان ئاوا ناڕوە چونکە ئافرەت چییە هاوسەر تاواکەری ژیانی تۆیە دایکی منداڵەکانتە یعنی بێگومان هەمووشیش بەدڵی تۆ نابێ نهمووش بەدڵی پیاوە نهمووش بەدڵی ژنە بەڵام چییە دەبێ ئینسان وەفای ئەوەی هەبێ ئەو ئافرەتە کۆمەڵە سیفاتی باش تێدا هەندێک شتیشی تێدایە بەدڵی ئێمە نییە ئەویش بە هەمان شێوە هەمومان نەقسمان هەیە میسالێت نییە لە ژیانی دەبێ ئێمە هەندێک شتێک چاوپۆشی لێ بکەین و هەمومان کەم و کورتیمان هەیە ئەوەی کە مشکلی ئێمە ئەوەیە زیاتر هەوڵ دەدەین شتە مادیەکان بپارێزین بەڵام دەرونیەکان ناپارێزین وڵی گرنجیدان بەلایانی دەرونی وڵی ئینسان وەکو دەڵێن نان و ئاوێکی ڕق بخوە بەزلی خۆش بێت چی ئەگەر کوێ ماڵی کابرا دەڵێ نانت نانی جوێ بێ بەس خوڵقت خوڵقی گەنمی بێ یعنی من ئێستا بنمونە لامە چەندین کەس دەبینم لە ئاگامە لە کێشەکانیان تەلەفۆنمان بۆ دەکرێت ڤێلای خۆشیان هەیە سارەی چاچیان هەیە ژیانیان فول های لایف بەڵام لە ماڵەکەیدا دەمە بۆڵە و شەڕ و هەراو کێشەیە کاکە یعنی دەیوەڵا سەد خۆزگە بە خانە خوڕەکەی جاران کە نان و ساوەرێکی دەخوات بەڵام ڕێز و حرمەتی یەکتریان دەگێر یعنی دڵ کوێ خۆشە ئەو شوێنە خۆشە دڵ لێ خۆشە یعنی بۆ دەبێت ئێمە ئاگامان لە دڵەکان بێت ئەمڕۆ بەداخەوە یەکێ لە کێشە گرفتەکانی دنیای مادەگەرایی ئەوەیە کەوا حیساب هەمووش لەسەر ئەساسی مادە بنیاد دەنێ حیساب بۆ لایانی دەرونی ناکە حیساب بۆ لایانی دڵ ناکە مامۆستاویستم ئاماژەی بۆی بکەم ئەوەی کرد کە باسی هۆکارەکانی سەرهەڵدانی کێشەکان ناکرێستا لە زۆرەی لە ڕێکخراوەکانوانە ئەو ئیسیفتا و ئەوانەی کە دەکرێن ئەو ڕاپرسیانە بەڵام کاتێ دەچێت دادگاکان حاکم زۆر جار من تەمەن ئامادەی هەندێک جەلەساتی محاکەمە بوو کە هەندێک ژن و پیا و دەچن بۆ لای حاکم هەندێک شتم بینیوە هەتا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بینیومە حاکم یان دادوەر کە قسە دەکا یەکەم شت دەڵێ ئەمە بۆچی ینی سەبەبەکە چییە سەبەکان لێ دەپرسێ حاکم یەکسە بڕیار نادا زۆر بەهێمنی دەڵێ ئەوە زۆر ئاسایی ینی بابەتێکی زۆرە جا خۆ منیش لە ماڵەوە ئەو حاڵەتانم ڕوبەڕوو دەبێتەوە بەخوا مامە حاجەکانیش با و باپیرانی ئێمەژە حاڵەتانیان هەبووە هەر نمونێوەشمان هەیە جارێکیان کەسێک چوو بۆ قسەکەش ببڕێ دەشێ بۆ لای سەیدنا عومەر خوا لێ ڕازی بێ کە بچێت کێشەی ماڵەوەی هەیە و کە وڵی کاکە سەیدنا عومەر ئەمە پێشکال لە حاڵی خۆی بکە کە تەماشاکە لە ماڵی ئەوانی دەنگ بەرز بۆتەوە هەرهەرایەکە و سوود کابرا گەڕایەوە ئیمام عومەر خوا لێ ڕازی فەرمووی چی وڵی من هاتم شکاتی حاڵی خۆم کەم بەڵام کە تەماشام کرد کوتی ئاخر ئەمانە دایکی مناڵەکانمانن ئەمانە ئینسانە جاری وا ئینفعال دەکا کەس نییە هەمومان تۆڕە دەبین و بەڵام دەبێت ئاوا یعنی بەڕاستی ئێمە هەمومان جاری وا هەیە بەتایبەتی لە مۆزعیدا کاکە بەختیار خەم و خەفەت زۆرە قەیران و مەشاکیل زۆرە چێژ دروستی کردووە بێدینان دروستیان کردووە چونکە ئەمڕۆ سیستەمی خوا ئیشی پێ ناکرێت شریعەتی ئیسلام پەراوێز خراوە یعنی لایانی مادە لایانی ڕۆحیەکە پەراوێز خراوە بۆیە دەبینی دڵخۆش نییە ئیسام چێژ لە شتەکان ناکە لە میانی ئەوانەشدا ئافرەتان ستەمیان لێکراوە زوڵمیان لێکراوە یعنی بەڕاستی مافی ئافرەت نەدراوە ئافرەتان زیاتر معڕەسم بۆ ستەمیان لێ بکرێت زیاتر دەچەوسێنرێنەوە لە پیاوان چونکە بەڕاستی ئەوان ئیستیغلال دەکرێن لەلایەن خەڵکانێک کە لە خوا ناترسن مامۆستا ویستم باسی ئەوە بکەم باسی میرات بەڕێزت ئاماژەیەکی کورتیشت پێ کرد نمونێکت هێنایەوە ئەوەی کە دەگوترێ یەک بە دوو ئافرەت ینی نیوەی بەشی پیاوە بە دووکچان بەقەت کوڕێکن ئەمە بەڕاستی ڕێزە یان کەمکردنەوەی پێگەی ئافرەتە یان بەبارێکی تردا ئەمە لە هەموو شوێن و پێگەیەک وایە لاین لە هەموو شوێن و مەقامێکدا ئەمە جێبەجێ دەکرێت یارەمە ئیستیسناشە لەسەر شریعەتی ئیسلامیدا لە بابەتی میرات کە هەندێک حاڵەتی تایبەت و ئیستیسنا ئەم بابەتەی بەرچاوگرتووە وڵی خەڵکێک هەیە لە دینەکە لە بیانوە وەرە جوان لێکۆڵنەوەی لێ بکە بزانە ئافرەت غەدری لێکراوە جارە لەلایەک کە ئافرەت هاوسەرگیری دەکا لە جیاتی ئەوەی پارە بدا پارە وەردەگری حەقەمارەی ئەوە یەک ماڵیش بۆ دەگرێت کوڕەکە دەبێت پارە بدە ماڵی بۆ دادەندرێ ئەوە دوو
ئەنجار پاشان نەفەقەی ماڵ واجبە لەسەر کوڕەکە خۆ لەسەر ئافرەتەکەی مانعنی لە شتێکە بەڵام ئافرەتی نەفەقەی لەسەر واجب نییە دەبێت حازر خۆی بەرسێبەرە بەڕاستی یعنی اینجا لێرەدا ئەو کوڕە لە دووسێ ئەوە پێویستی بەوە هەیە ئەم شریعەتە خی گەورە کە حەکیمەوە دایناوە لە هەموو ڕوویەکەوە مەسەلە ئەوە کراوەکەوە نەفەقات و پێداویستیاتەکان ئەمە لەلایەکەشەوە ئەوانەی کە لە عیلمی میلات شارەزابن ئەگە تەماشا بکەی لەو شوێنە بە دوو کچان بەقەت کوڕێکی وەردەگرن بەڵام لە 11 شوێنی تر لە 11 شوێنی تر ئافرەت لە کوڕ زیاتر وەردەگرێ یعنی مێینە لە نێرینە زیاتر وەردەگرێ ئەی بۆ باسی لە 11 شوێنی کە لە هەندێک شوێنەیە پیا هەر وەرناگرێ بەس ئافرەت وەردەگرێ لە 11 شوێن ئافرەت زیاتر وەردەگرێت لە پیاو کە باسی ناکەن یعنی ئەمانە یعنی مەسەن کەسێک دەمرێت تەماشا دەکەی کچێکی لە پاش بەزێماوە نیوەی ماڵەکەی ڕێک بۆ کچەکەیە بەبێ سوال و جواب نیوەی ماڵ یعنی ئەمانە دێن تەنها وەکو دەڵێ لا تقربوا الصلاة میان لا إله سەکانیان تاوا ناکەن و ئەنتم سوکارا لەبەرەوە ئەوانە دێن شتەکان بە نیوەیی ئەوانە یان نەشارەزان یان نەزانن یان مەبەستیانە ئەو شتا چکە هەندێک کەس ئێستا پەیداوە لە کەناڵەکان لە فەنی چاواشەکاریە زیرەکە لە فەنی چاواشەکاریە زیرەکە دەیەوێت چاواشەی بکات تەویلی خراپ تەفسیری خراپ بۆ شتەکان دەکات دەکات دەمەعلێ مامۆستا قسانە تازەش نین هەموو ملحیدەکانی پێشووترن زیاتر وڵاتانی عەرەبی و وڵاتانی دەوروبەر دێنەوە والحەمدولله زانان هەموو ڕەدیان داونەوە لە مەسەلەی میراتیشدا لە 11 شوێن پیا ئافرەت زیاتر دەبا لە پیاو لەو شوێنەش کەوا بە دوو کچان بەقەت کوڕێکە ئەوە لێرەدا موقعەکە ئەوەی دەخوازێت چونکە ئەو کوڕە دەبینیم نەفەقە دەبینی ماڵ و حاڵ لە هەموو ڕوویەکەوە واجباتی زۆر لەسرە یعنی ئەوەی کەوا ئافرەت وەری دەگرێت زۆریشی بۆ دەمێنێتەوە زیادەش زۆر باشە ببوورە ئەوەشی پێنادەن لە یعنی ئەو نیوەشی ئەوەشی پێنادەن کابرا تەماشا دەکەی لە ناو عشاعری خۆماندا بەداخەوە جاران وابوو ئێستا باشتر بۆ تۆزێک یعنی نیوە میراتەکەش نادەن کاکە بۆ نادی وەڵاپە من نایدەم بە زاوای کاکە زاوا کوڕی تۆی ئاخر خوا ئەو بڕیارێ بۆ داوە تۆ لەلایەن نوێژ دەکەی لەلایە حاجی شێخی نازەم چی لەلایەن نوێژ دەکەی خوا بۆی داناوە ئەوجا سەربەرزیشە پشتیوانی بۆ ئافرەتەکەی بۆ کچەکەی خۆت پێی گەورە دەبێ پێی بەڕێز دەبێ پێی بە حورمەت دەبێ ئەنجا بڕیاری خوایە کاکە تۆ بە بڕیاری خوا نوێژەکەی بە بڕیاری خوا دەبێ مافی ئافرەت دەی میراتەکەیشی بیتێ بە بڕیاری خوا دەبێ نەفەقەی یعنی هەندێک پیاو هەیە نەفەقەیش نەکەی نادە وڵات تۆ معاشت هەیە دژن 100 معاشی هەبێ واجبە نەفەقە لەسەر پیاو یعنی بەڕاستی هەندێک شت هەیە هەندێک کێشە دروست بە لە ماڵەکاندا یان خۆلادان یان چاواشەکاریە نەفەقە لەسەر پیاوە واجبە میراتی کچ بدرێ ئەمە بڕیاری خوایە هەرکەس خۆی لێلادا قەرزارە تاوانبارە لە قیامەت چیەکە یان دەڵ ئافرەت بۆ چێتی ئەو ماڵی خۆی و شوێنی ئەوجا مامۆستا حاڵەتێکی تریش کەم لە ماوەیەکی زۆر کەمدا و لە کچەکان گەێنراوە کە ئەگەر تۆ داوای میرات بکەی لە براو کەسەکانت ئەمە جۆرێکە لە عیبا ئەمە جۆرێک مەعەلەعیلم ئافرەتەکە پێی خۆشە وەریگرێ بەڵام ها لەبەر ئەوەی کە پێی دەڵێن ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی و گونجاونی ئافرەت داوای میراتەکەی بکەی من لە مەلیسا دانیشتومە جاری وها بە براگەورە توێتی خوشکم داوای میرات کە بە لعنەتی دەکەم ئەوش فەقیرە دڵە وڵی با خزماتەکەم نەڕەوە برامە و من پێی داوا کاکە گەرتان ئازاد وڵی ئازانە بێ یان ئەگەر ئافرەتەکە وەریگرتووە خزمەتی خوشکایەتەکە واسی لێ خۆشی من نییە ئەمە بڕیاری خوایە یعنی بۆ کوێ دەچی تۆ هەر کەسێک سوکایەتی بە یەکێ لە بڕیارەکانی خوا بکە ئەی مەستا باسی مافی ئافرەت دەکەین ئێستا کەسێک کە مافی ئافرەت نادا زوڵم لە ئافرەت دەکا ئەمە سوکایەتی بە قورئان و سونەت کردووە کەسی میراتەکەی نادا سوکایەتی بە ئیسلام کردووە هەر کەسێک سوکایەتی و دژایەتی ئەم ئاینە بکە یەکێک لە فەقەرەکانی نوێژ و ڕۆژەکەی بەلاش سوپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی خامیشی بانگخواز و مامۆستای ئاینی کە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست مافەکانی ئافرەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا میوان مامووی زۆر سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ ئێوەش خوای گەورە ئینشاڵڵا وامان لێ بکات ڕێز لە مافەکانی ئافرەت بگرین و ڕێز لە خۆمان بگرین و ڕێز لە مافی مرۆڤ بگرین و ئیطاعی خوا و پێغەمبەری خوا بکەین ئینشاءالله تعالە بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین کات و ساتێکی خۆش خواتان لەگەڵ